فیلمی وێک ئاپ دەیتمان دوای ئەوەی قەشەویەکەس لە وتاردان تەوا دەبێت دەگەرێتەوە ژوورێکی بچووکی ناوهۆڵەکە لە کلێسا بۆ ئەوەی پشوێکی کورد بداتن، بەڵام دوای چەند چرکەیەک گوێیان لە کەوتنی قەشە دەبێت و دەمرێتن. مردنێکی لە نەکاو نەدەتوانن کەس تاوانبار بکەن بە کوشتنی قەشە و نەش دەتوانن بڵێن مردنەکە خۆکوژی بووە. بۆی دۆسیەکە بگاتە دەرەنجام ناچوار بێن وە بلانکی لێکۆلەر کە جێمز بۆندی خۆمان ڕۆڵەکە دەجێرێت دانیال گرێگ لێکۆڵینەوە لە کەیسەکە دەکات مەترسیداترین دۆسیە ژیانی لە نێوان گومان و ڕاستیدا، لە نێوان بێباوەڕی باوەڕداریدا. بێناو بلاک هەرزوو بۆی دەردەکەوێت کە لە بەردەم مەتەڵەکی مەحاڵ لە بەردەم کەسێکی زۆر زۆر قوڕزدایە کە ئاسانیە شیکارکردنی. جا پرسیارە سەرچیکەوەی ئایا دەتوانێت کێسەکە چارەسەر بکات و یاخود نا. جا ئەو فیلمە دەتوانین بە شێوەیەکی تر چیرۆکەکەی باس بکەین. باز لە گەنجێک دەکات بە ناوی جوود کە لە ڕابردوودا بۆکسێنەرێکی بەتوانە و سەرکەوتوو بووە. ئێستا هەست بە تاوان و ونبوون دەکات، کەسێک کە لە ڕابردوودا هەڵەیەکی کردو و هەست بە تاوان دەکات، بەڵام هەرچیەک دەکات ناتوانێت لێرا بکات. دوجار دەیەوێت بگۆڕێت لە کەسێکی خراپەوە بۆ کەسێکی باش، بڕیار دەدات ببێت بە قەشا بۆ ئەوەی باشە بڵاو بکاتەوە و هانی ئەوانی تریش بدات بۆ گەڕانەوە بۆ لای خودا و چاکەکردن. جا لە سەرەتای ڕێگاکەی جوود تووشی ناڕەحەتی و ئازارێکی زۆر دەبێتەوە، چونکە لە مردنی قەشە دیەکەس ئەو بە هۆکاری سەرەکی دادنێن و تاوانباری دەکەن کە هۆکار بۆ مردنی قەشە دیەکەس بۆ چونکە گوایە ویستوێتی بیکوژێت بۆ ئەوی شوێنی بگرێتەوە کلێساکە داگیر بکاتن. ئایا پرسیارە سەرچێکەوەیە قەشە جوود دەتوانێت سەرکەوتو بێت و بێتاوانی خۆی بسەلمێنێت و یاخود نا، چونکە ئەو سەرەتا لە کەسێکی هەست بە تاوان دەکات دەوێت چا ببێت لە کەسێک خراپ و بگۆڕێت بۆ کەسێکی باش. ئێستا تووشی ئەو تاوانە بووە، دەتوانێت لە ڕێگاکەی سەرکەوتو بێت و یاخود نا. بۆ وەڵامی ئەو پرسیارە دەبێت خۆت بینەری فیلمەکە بیت بۆی وەڵامەکە وەرە بگریت. زیاتر لەسەر چیرۆکەکە سپۆیل ناکەم. شتێکی تر ئەگە لەسەر چیرۆکەکەی باس بکەم تەنیا دیمەن و کۆتایی فیلمەکەی کە قەشە جوود بەسیک تاکە میراتگیرەکە دەڵێتن، دەڵێ هیوادارم ڕۆژە بگەڕێیتەوە بۆ کلێسا چونکە تاکە میراتی تۆ عیسایە. مەبەستی ئەوە بوو کە ئەڵماسەکە لە ناو پێکەری عیسای، بەڵام میراتگرەکە کەسێکی کاڵفام بوو لەو قسەیە تێ نەگەیشتکە مەبەستی قەشە جوود چی بوو. جا ئەو فیلمە بەگشتی ڕەخنەیەکی قوڵە سەبارەت بە پیاوانی ئاینی کە چۆن دین یاخود کلێسا و یان شوێنە دینیەکان بۆ بەژۆندی تاکە کەسی خۆیان بەکاردێنن ویکس ئەو پیاوەی کە بۆ تێرکردنی خۆی بۆ حەزەکانی خۆی دەست ناگەڕێنەوە کلێسای کردو بە شوێنی یاریەکانی و حەزت پیسەکانی. و ئەو فیلمە ڕەخنەیە لەو ئافرەتانی کە ئەو ئافرەت و پیاوانی کە لە دەروی پەیوەندی خێزانی منداڵ دروست دەکەن، وەکو ئەوەی یەک لە کارکتەرەکان منداڵێکیانە بوو لە دەروی پەیوەندی خێزانی و لە هەمانکە دەرخنێکی قوڵە لە مادەیەش بەر بەکارهێنانی و فرۆشتنی و مامەڵەکردن پێی و بەکارهێنانی کە دەبێتەوە هۆی چ دەرئەنجامێکی خراپ. ڕاستە ماوەی فیلمەکە کەمێک درێژە لەوەی کە پێویستی بوو، بەڵام وێنەگرتن و سیناریۆی فیلمەکە زۆر باشە، دیالۆگ زۆر باشە و دەتوانم بڵێم بەگشتی فیلمەکە دەربارەی گەڕان بە دوای مانادا، گەڕان بە دوای پارە و دەسەڵاتدا و هەندێک لێدوانی بوێرانە و تون دەبینین دەربارەی کولتوری هاوچەرە. جا تۆ ئەگەر حەز بە ژانەری کوشتن و کوشتنی نێنی و دۆزینەوەی بکوژ و ئەو بابەتانە ئەگەر حەز لەو بابەتانەیە ئەو فیلمە ڕێک بۆ تۆ کراوە. یەکێکە لە فیلمە زۆر باشەکان ڕۆڵەکان وەکو گوتم دیالۆگ وە چیرۆکەکەی بەجددی یەکێکە لە فیلمە زۆر باشەکان بۆیە شایانی بینینە بە هەموو پێوەرێک. شتێکی وام نەماوە لەسەر فیلمەکە ئەگەر تۆ بینەری بوویت سەرنجی خۆت بنووسەوە، ئەگە بینەریشی نەبوویت پێشنیار دەکەم کە بینەری یەکێک لە باشترین فیلمەکانی ساڵی 2025 بین بە نواندنی کۆمەڵ کارکتەری زۆر باش بە تایبەتی جێمز بۆندەکەی خۆمان. تا فیلمێکی تر تا ڤیددیۆکی تر دێمەلاتان ئاسوودە خۆش بەخەت بن.